دامەزراوەی سمارت چۆن دەبینن لە نێوان دامەزراوە تەندروستیەکانی شاری سلێمانی؟ طبعا ئێمە بە پێی ئەوەی ئەو کامڕۆ یعنی سێمین پیاداچوونەوەی ساڵانەی ئەتوانین بڵێن تاوەری سمارت بوو و پیاداچوونەوەکان تەمان خۆی لە چەند بەشێکا دەبینێتەوە و ئەوانەی کە پلانی ئەم ساڵ بوو کە جێبەجێ کراوە پلانەکان هەم لە ڕووی زانستی و هەم لە ڕووی ئیداریەوە بەڕاستی ئەو ئامار و داتایانەی خستیانە ڕوو ئامار و داتایەکی دڵخۆشکەر بوو بۆ نەخۆشخانەکە، بەڵام هەرچەند ئێمە پێمان ناخۆشە کە ئەوەندە نەخۆش و ئەوەنە بڵین هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی کە ئەتوانین بڵین ینی ژمارەیەکی زۆر سەردانی نەخۆشخانەکەیان کردووە، بەڵام لەگەڵەوەش بڵین چارەسەری گونجاو و باش لەم نەخۆشخانەیە کراوە و ئەم توانین بڵین سمارت گرنگێکی زۆری بە پلان داناوە، واتە پلانی ساڵانەی هەم زانستی و هەم ئیدارەکەی گرنگێکی زۆری پێداوە و ئەوانی کە لە ئەم ساڵە جێبەجێ کراوە مای دەستخۆشیە و ئەوەشی کە پێویستە و کە ئەم ساڵ جێبەجێ نەکراوە بۆ پلانی ساڵی 2024 کە داناوم پێم وایە پلانی ساڵی 2024شیان زۆر گرنگە و ئومێدەکەین هەموو ئەو شتانی کە پێویستە بۆ 2024 کە لە 23 نەبووە بچێتە بواری جێبەجێکردنەوە. خاڵێکی گرنگی تر زۆر گرنگە کە جگە لە بواری زانستی و ئیدارەکەی گرنگێکی زۆریان بە ئەتوانین بڵین بە بوارە ئاینیەکەشدا واتە لە ڕووی هەموو ئاەتەکان و ئەو ئاەتانەی کە لە قورانی پیرۆزایەوە هەرتوانین بڵین فەرمودەکان کە گرنگی پێدراوە لەو ڕێگایشەوە توانم بڵێم بە هەمان شێوە توانیانە سوود لە هەم ئاەتەکان وەم فەرمودەکانی ببینێ. تا چەند بە گرنگی دەبینن دەستگا حکومی و تایبەتەکان پێداچنەوەی ساڵانەی کارەکانیان ئەنجام بدەن؟ طبعاً پلان زۆر گرنگە، هیچ وڵاتێک هیچ هەرێمێک بەبێ پلان ناچێتە ڕێوە، ئەگەر بەبێ پلان ڕۆی کەواتە هیچ کام لە کارەکان نەکەتی تەندروستی نەپەروەردە نە خزمەتگوزاری نەگەشت و گوزار نام ڕێگاوبان و هەموو کارتەکانی تر ئاو کارەبا هیچی وەکو پێویست ناچێتە ڕێوە و لە هەمووی گرنگتر تەندروستیە، بەڵێ پلان زۆر گرنگە و پلانی ساڵانە زۆر گرنگە هەم بۆ کەرتی گشتی کە حکوومەتە من پێم وایە تاوان وەزارەتێکی تایبەت هەیە بۆ وەزارەتی پلاندانانە کە پێویستە ساڵانە ئەم وەزارەتە پلانی خۆی پێشکەش پاو و پلانەکانیشی من لە ماوەی ساڵەکەیان چەند جارێک بە دوواداچوونی بۆ بکە بۆی بزان سەرکەوتووە یاننا هاوشێوەی کامەی ئێستا ئەتوانین بڵێن ئەمەی کە ئێستا لە تاوەری سمارت دەکرێت کە هەم پلانی ساڵانەیان هەیە و هەم بە دوواداچوونیان هەیە بۆ جێبەجێکردنی پلانەکان. پلان بەشێکی گرنگی بەڕێوەبردنە لە کۆی سێکتەرەکانە. تا ئێستا وەک چارەخوازێک سەردانی تاوەری تەندروستی سمارتان کردووە؟ بە دڵنیایی سەردانمان کردووە، ئێستش بەرنامەماندا ناوە ڕۆژی شەمە جارێکی تر من خۆم بەرنامەم هەیە سەردانی تاوەری سمارت دەکەمەوە. خزمەت گوزاریەکانی تاوەری تەندروستی سمارت چۆن هەڵدەسەنگێنن؟ من پێم وایە زۆر باشە، یعنی چکە باشەکەی ئەوەیە کە خەڵک لێی ڕازی بێ، واتە ئەوانی کە سەردانی تاوەری سمارتەکەن ئەوان گرنگە لێ ڕازی بن بە جۆرەی ئامار و داتاکان کە خەڵکێکی زۆر سەردانی ئەم نەخۆشخانەی کردووە پێیەچێکە هاوڵاتیانەوانی هاتوونەتە ئێرە ینی تەواو ڕازی بن لە کاری ئیداری، لە کاری خزمەتگوزاری، لە کاری زانستی و لە نەشتەرگەری و لە هەموو بەشەکانی ناو نەخۆشخانەکە. تا چەند بە گرنگی دەبینن نەخۆشخانەکان کار لەسەر کوالەتی بکەن؟ یەکێ لەو پلانانەی کە بینیم ینی جگەی خۆشحاڵی بوو، ینی کە ئەتوانین بڵین پلان لە سمارت کۆچی نەخۆشەکانی پێچەوانە کردوێتەوە، واتە لە جاتیەوەی بڕن بۆ دەرەوەی وڵات ئامارەکانمان بینی بەشێکی زۆر لە دەرەوەی ئەتوانین بڵین عێراق واتە لە سەردانی سمارتیان کردووە و بەشێکی زۆر لە سەرجەم پارێزگاکانی عێراق و سەردانی سمارتیان کردووە زایدن هەرێمی کوردستان و سلێمانی. ئەمە بەڕاستی زۆر گرنگە، ئەرچی و قورساییەکی زۆری مادی و معنەوی لەسەر ئەو هاوڵاتیانە کەمەکەنەوە کە تووشی هەر جۆرە نەخۆشیە بوون کە هیوای چاکبوونەوە بۆ سەرجەم نەخۆشەکانە خوازین. بەڕاستی ئەمە زۆر گرنگە کەواتە کۆچێکی پێچەوانەیە، بەڕاستی یعنی بە بابەتێکی زۆر گرنگ هەڵێ سەنگێنی. تا چەند گرنگە نەخۆشخانە حکومی و تایبەتەکان پێکەوە کار بکەن؟ هەمانجی کەرتی گرشتی و کەرتی تایبەت زۆر گرنگە و بە تایبەتی بۆ ئەم چەند ساڵەی کە هەرێمی کوردستانی تێپەڕێت. پێشتر ئەتوانین بڵێن هەرێمی کوردستان بەداخۆ خۆی تووشی قەیرانی دارایی بوو و هەرێمی کوردستان تووشی شەڕی داعش بوو، هەرێمی کوردستان و جیهان بەگشتی تووشی ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا بوون. هەموو ئەم حاڵەتانە وای کرد کە حکوومەت بە تەنیا ناتوانێت
ئیش و کارەکانی و کەرتەکانی خۆی چی تەندروستی و چی کەرتەکانی تر بەباشی بەرێتە ڕێوە. بۆیە هەماهەنگی لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەتە زۆر گرنگە، بۆی هەموو ئەو پلانانەی کەدا ئەندێ ئەگەر هەماهەنگی هەبێت لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت ئەم پێم وایە پلانەکان زۆر سەرکەوتووترە بێ و بە تایبەتیش کەرتی تەندروستی کە هەماهەنگی بوو من پێم وایە زۆر پێشکەوتووترە بێ و توانین چێبەرچێ لەگەڵ نەخۆشخانەکانی ئەتوانین بڵێن جیهان و هەروەها دەوروبەر و عێراقیشە بە شێوەیەکی گشتی بکرێ بۆ گەوەی کە بینیمان. کۆتا وتەی بەڕێستان بۆ تاوەری تەندروستی سمارت چییە؟ کۆتا وتەی منەوەیە هیوادارم ینی کەس پێویستی بە تاوەری تەندروستی نەبێ بە شێوەیەکی گشتی، بەڵام ئەوانەشی کە پێویستیان پێ ینی چۆن بڵێ ئێمە پێشنیاز زمانەوەیە کە وەکو چۆن بە شێوەیەکی باش پێشوازی لە نەخۆشەکان کراوە هەوڵ بدرێ بە شێوەیەکی باشتر و زیاتر پێشوازی لە نەخۆشەکان بکرێەوە لە ناو سمارتە چۆن بڵێ لە ڕووی ئیداری ئەوانەوە ڕێنمایەکی باشی ئەو نەخۆشانە بکرێت کە پێویستیان بە چ نهۆمیەکە لە ناو تاوەری سمارتە و هەروەها کارە ئاسانی ئەتوانین بڵێن لە بەهۆی ئەم قەیرانە داراییەوە کە دڵنیاین کە هاوکاریەکی زۆری نەخۆش کراوە، هیوادارینەوە هاوکاریانە بەردەوام بێ و لە هەمووی گرنگتر کارکردن بە تیم، کارکردنی تیمەکانی بە تایبەتی ئەوەی چارەسەر و بە تایبەتیش نەشتەرگەری زۆر مهمە تا تیمەکان فراوانتر بێ. من پێم وایە چارەسەرەکان باشترە بێ و ئەم تاوەری سمارتی زیاترە چێتە پێشەوە. سمارت وەرچەرخانە.